ئەمریکا و کەنەدا دوجار بڕیاریاندا تیکتۆک لە دەستگاکانی حکوومەتدا قەدەغە بکرێت. کۆشکی سپی ڕایدەگەێنێت کە بڕیارەکە لە پێناوپاراستنی ئاسایشی ئەمریکیەکاندایە. لە ڕاگەیاندراوەکەی ڕۆژی دووشەممەشیدا دەڵێت کارمەندانی دەستگاکانی حکوومەتی فیدراڵی ڕاستپاردووە تەنها 30 ڕۆژیان لەبەردەستدایە بۆ سڕینەوەی تیکتۆک لە ناو مۆبایل و کۆمپیوتەرە حکوومیەکاندا. تیکتۆک پلاتفۆرمێکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و وڵاتی چین خاوەندارێتی دەکات. سەرۆکوەزیری کەنەدا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاگاهی دەدات کە ڕەنگە ئەم بڕیارە یەکەم هەنگاو بێت دژی تیکتۆک. ئەمە ڕەنگە یەکەم هەنگاو بێ یا ڕەنگە تاکە هەنگاویش بێ کە پێویستە بیگرینە بەر، بەڵام لە هەر هەنگاوێکی داهاتوودا ئێمە ئەو کارە دەکەین کە دڵنیامان دەکاتەوە کە نەداییەکان پارێزراون. بڕیارەکە ناڕەزایی توندی حکوومەتی چینی لێکەوتۆتەوە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین ئەمریکای بەوە تۆمەتبار کرد کە دەسەڵاتی خۆی بەکاردەهێنێت بۆ سنووردارکردنی کۆمپانیاکانی وڵاتانی تر. وەکو زلهێزی جیهان دەبێت ئەمریکا چەندە لە خۆی دڵنیا نەبێت و بەم شێوەیە دەترسێت لە بەرنامەکانی مۆبایل کە هەڵبژێراوی دڵخوازی گەنجەکانە. ئەمریکا خەریکە بابەتی ئاسایشی نەتەوەی فراوان دەکات و دەسەڵاتی خۆی بەکاردەهێنێت بۆ چەوسانەوەی کۆمپانیاکانی وڵاتانی تر. ئێمە بەتوندی دژی ئەم بڕیارە هەڵانەین. هەر بەتەنها ئەمریکا و کەنەدا بەکارهێنانی تیکتۆکیان سنووردار نەکردووە. لە هەفتەی ڕابردووشەوە هەریەک لە کۆمسیۆنی ئەوروپا و ئەنجومەنی یەکێتی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا بڕیاری هاوشێوەیان داوە. هۆکاری ئەم بڕیارە بریتیە لە زیادکردنی ئاسایشی ئەلکترۆنی کۆمسیۆنی ئەوروپا و بۆ پاراستنی کۆمسیۆن لە مەترسیەکانی هێرشی ئەلکترۆنی. تیکتۆک لە ساڵی 2016ەوە کار دەکات و لە ئێستادا زیاتر لە 1 ملیار کەس ئەم تۆڕە کۆمەڵایەتیە بەکاردەهێنن. دروشمی تیکتۆک بریتیە لە وەک دەڵێت دابینکردنی سەکۆیەک بۆ خەڵکی ڕاستەقینە و ڤیدیۆی ڕاستەقینە. ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا، واشنگتن.